بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و ئەمجارەش هاتینەوە خزمەت ئێوەی خۆشەویستانم ئەمجاریان هاتووینە گەرمەسێر هاتووینە گەرمیان و لە ناحیەی شێختەویلین ناحیەی شێختەویل سەر بە قەزای کەلارە خۆشەویستان لەگەڵمان بن ئەمڕۆ لە ناحیەی شێختەویلە بین. کاکە سالار جان سەلام عەلیکم. خوا بەخێرن لەسەر چاوەکە مامۆستا. سوپاس دەکەین. کاکە سالار ئێستا درەنگ نییە بۆ حیوان دەرکردن؟ وەڵا وەکو درەنگکردن بە پێی وەرزەکە بەرەوەڵات توزە درەنگترە بەڵامی تر بەهۆی بارانبارینی زۆرە ماشەڵڵا ئێستا چەمەکان هەمووی قوڕە چاوەڕێن تۆزێ کزر بێتەوە اینجا. یعنی بۆیە ئەتانوێ خۆر بکەوێ ئەوانە ئەنج حیوانەکە دەرکەن؟ ئەرە وەڵا تۆزێ خۆراگە لێدا گەرمتر بێ باشترە زۆتر ڕناکە عزیێتمانە. کەواتە ئێستا ئەلحەمدولیلا گژوجیا بە شوەیەک پێگەیوەکەیەوە زۆر عەزێتان نەبێ بۆ لەوە ڕاندنی مەڕەکان. وەڵای لە خوای گەورە بە زیابی ئەرە وەڵا باش شکر لە خوا بە زیابی. لێرە هەر مەڕ بەخێوەکە یاخود بزنیشتان هەیە؟ وەڵا بزنەوەی تر خەڵک هەیە مانگا بە خێوەکاو. کاکە سالار لە چەند ساڵی ڕابردووە خەڵی لەم منتیقەیە بێتاقەت بوو بۆ هەندێک حیوانی فرۆشت بوو چونکە وشکە ساڵی بوو. ئەم ساڵە ساڵی ئاوە تەڕ بۆ ئێوە چۆنە؟ وەڵایی لە خوای گەورە بە زیابی هەتا بڵێ باش. ئەرە وەڵا لە خوای گەورە تر هەمی تایبەتە بە بارانەکە. شێختەویل لە هینی زۆرتیایە حیوانی ئەلحەمدولیلا زۆرتیایە؟ ئەرە وەڵا نزیکی 30 ماڵێکی هەمووی حیوانی هەیە. بەڵێ بۆ ئێوە تا چەند ینی بەخێوکردنی ئاژەڵ ناڕەحەتی هەیە؟ ئێوە لەوانێت لە هەندێک شوێن باشتریش بن ینی بۆ نمونە پەرێزێکی زۆرتان هەیە دوایەوە خەلا دوورێتەوە ئەیکەنە نا ئەو پەرێزە و ئەوە شوێنتان هەیە ئێستا وەکو مەرعە ئەوانە ئەیبەن حیوان چ کاتێک ئێوە زۆر هیلاگەکە؟ وەڵایی هیلاکەکەی زیاتر لە وەرزی زستانە کەم مەجالین بەڵێ بۆ بۆنەی خەلە و دەغڵودان و پێگەیە ئیتر زیاتر مەجای دەرکردنمان کەمە. بەڵامگە بە وەرزی دروێنە ئیتر لەخوا گەڕۆ بە زیابێ هەموو مەجالێکمانێ شوێنەکان باشە خەلە و دەغڵودانمان زۆرە جارمان زۆرە پوش و پاوانمان زۆرە ئیتر کێشەمان ناوێ. کاکە سەلار بزین مەڕ لە لای ئێوە ساڵ یەک جارەزێ؟ بەڵێ هەیە دوو جارەزێ هەیە شێک جارەزێتر بە پێی خزمەتەکە دەورەبینی. لا محمد سلام علیکم. عليكم السلام ورحمة الله وبركاته. يا أخوة بخير بين مستشفى. قوربان سوپاس دەکەین. لا محمد پێم بڵێ بزانم هەر لەم ناوچایە لەدایک بووی؟ بەڵێ لەم ناوچەی لەدایک بووم خەڵکی ئەم منتیقەم. کەواتە شتی زۆر باشت بەبیر دێوە؟ وەڵڵاهی چتم لەبیرتیە بەڵێ. تۆ پێم بڵێ پێش ئەنفال و پێش داگرتنی گوندەکان تۆ لێرە بووی لەم ناوچەی؟ بەڵێ لەم ناوچە بووم. ژیانی ئەو کاتم بۆ باسکە ژیانەکەس چۆن بوو خەڵک چۆن فەلاحەتیەکرد چۆن خەلە و خەرمانی پێکەهێنا؟ ژیان تۆجێ سەخت بوو ئانە خەلە و خەرمان بە وڵاغ بوو بە دوای وڵاغ بە مەکینە بوو ئیتر وردە وردە باش بوو. تۆ پێم بڵێ تۆ بە دەست درۆنێ و کردووە؟ بەڵێ بەداز دەرونیم کردو ڕۆژ بەیانێکی سەعات خۆر کەوتوێ هەتاکوم نیوەڕوو. جاران پاڵە و سەرپاڵە و ئەمانە هەبوو بەڕیز وەنیە بەڕیز درێنیانە کرد. تۆ ئاوا درێنە و کردووە؟ من کەمتر بەڵێ پێشی من زیاتر بووە.
جاران شتێک هەبوو ئەنگوت پاڵی چاک ئەوەی کە دروێنە باش بکە ئەیوەنێ ئەیوەندوە ئەم لاولای پێ کردو ئەیوەندوە ئەبووە هۆندن وە لێرە بۆ ئەوێ هەڵەیە بڵاوی نەکرد بەڵێ بڵاوی نەکرد وایە دی زەلام دیە ئەوەنەی گرتووە بەدەست ئێوە دەشتێکی زۆرتان هەیە ئەهاڵە دەشتی کاچی بە کاچی باشە کە وەختی بە وڵاغ چۆن جووت و ئەوانەتان کرد قوربان بە وڵاغ هەرکەس شەو هەڵەسا نیوەی شەو هەڵەسا سەعات مەبەست دەوەی ڕەشە وڵاغ گا یا گوێ درێژ بەگا بەکەر بە هێسر ئەوانە هەتاکوم لە شەستەکانە مەکینە پێیا بوو ئێوە یعنی قاتریشتان بەکارێنا بۆ جووت بەڵێ بە قاتر هەر کەسێ قاتری بووە ئەوە مەکینەیەکی بوو ئەوە مەکینەیەکی ئیسە بوو وەرگستنیکی ئیسە بوو دەبڵ عکسێکی ئیسە بوو تۆ خەرمانت بەبییر دێ بەڵێ خەرمانم بەبیێ بەڵێ ئامبەر دەسەر خەرمان و بە جێرە یا بە جەنجەڕ یا بە چی وردیانەکە قوربان بە ئیمکانت بوو بە ئیمکانت بوو ئیمکانەتی وا بوو بە کۆڵەیان برد ئیمکانەتی وا بوو بە ئەیان کردە ڕۆژکە و ئەیان خسەبان وڵاق و ئەیان برد بۆ خەرمانەکە بڵێ ئەی شەنیشت بەبییر دێ حتمما بڵێ شەنیانە کرد خۆشم شەنم کردی وڵا شەنم کردووە بە شەماڵ چاوەڕێ کردو جاری وا بووە با نەبووە شەماڵ لە دوای دوانزەوە بووە هەتاکوم مەغریب ینی دەکرێت بڵێن بە شەماڵ شەنمان کردووە بەڵێ شەماڵ شەنەکرا دەکرێت ینی بڵێن ینی لەو کاتەوەی کە تراکتۆر هاتووە ژیانی خەڵک زۆر گۆڕا بەڵێ زۆر گۆڕاوە ئەرە وڵا ینی تراکتۆر جووتیان پێ کرد خۆ مێکم سایەکی تەرەکتۆر بووم لە هەفتا و حەوت و هەتاکم ئەم سەعاتی شەش تەرەکتۆرمەی ئیشم کردووە فەلاعەت جووتم کردو و خەریکی جووت بووم بەڵێ فەلاعەت دوای تەرەکتۆر ڕەحەت بوو لەبەرەوەی لە هۆکاری دەڕاستەیە هۆکاری هەموو شتێکە باشە هەبوونی هەباشێ پێشێکی بە چان بوو دوای چان بوو بە جەنجەر دوای جەنجەر بوو بە مەکینە ئیسەتێنە دەڕاستەیە و چانەمە بەس چی بوو چان بەس جێرەیە چان بڵێ بۆ گێرەی چان بۆ گێرەیە بڵێ ئەی ئێستا تۆ پێم بڵێ ژیانی خەڵکی شێختەویل چۆنە اینجا مەسەرم بۆ منە بۆ زەرعاتوشت ئێستا ئەم ساڵ زەرعاتان چۆن باشە لەخوا بەجێ ئەم ساڵە میێدمان پێی هەیە ئاو بوێ و باش بێت گەنم ئێستا ئەگەر نەشبارێت تا چەندێک خۆیەگرێ چەندێک ینی ئەتوانین بڵێن بۆ نمونە 20 ڕۆژی تر 25 ڕۆژی تر مانگێکی ترن هەرەوە تەحملەکە هەر 20 ڕۆژ و 15 ڕۆژ و تاکوم مانگیش تەحملەکە ساڵی خوا ئەگەر لەسەر دانی بێ ئەگەر خوا لەسەر دانی بێ ئینشاءڵڵا فێنەکە بێ جۆ خۆشە بێ ئەبێت ئەڵێن گەنم کە لاسکەکە وردە لەسەرەوە ئاوە خواتەوە لە باتی لە ئاخرا لەسەرەوە ئاوە خواتەوە قەڵەو ئەبێ ئەگەر بارانی زۆر بێ دنکی قەڵەوە ئەگەر بارانی نەبێ لەر ئەبێ السلام عليكم جنابي كاك اسماعيل. عليك السلام ورحمة الله وبركاته. يا أخوة بخير بين بسر شاو كاك اسماعيل جنابت أنجمني شيخ تويلي وانيا؟ بلي شيخ تويل استا چەند ماڵە؟ حاليا نساكي تقريبا 95 تا 100 ماڵەوی. هەندێک شوێن هەیە یاخود هەندێک ئاوایی هەیە زستانان چۆڵە بێ ینی یاخود با بڵێن دانیشتوانی کەمە بێتەوە بەڵام لە بەهاران و لە هاوێنانە زیابنەوە بزانم شەختەویلی ژوایە نه شێختەویل ئیساکێ ئێمە لە ئاوای دەرچوینە با بێژین ئێمە ئیساکێ نەحێن ئێمە ئیساکێ نەحێن دانیشتوانەکەی زۆربەی تەعینە لەخوا بەزێ تەعینەوە ئەویشی کە ماوە حیواندارە و فەلاعەتە و ئەمانەیە خەریکەمانی بابزانم ئەی ژمارەی دانیشتوانی چەنێک ژمارە دانیشتوانەکەی حالیان 500 تا 550 کەسە بینی ساکێ لە حازر لە ئاواییە باشە بۆ ئیشی ئیداری ئێوە ئەبێ سەر بە ئیداری گەرمیانن ئێمە سەر بە ئیدارەی گەرمیانین پێشووتر ئیسا هەرچەنێ خۆمان نەحێن پێشووتر سەر بە نەحەی پێبازین باوەنور قەزامان کەلارە بڵێ محافەزەی سلێمانی ینی بۆ ئیش و هەموو ئیش و کارێکی ئیداری ئەبێ بچنەوە کەلار
بەڵێ ئەرە وڵی ئەوە سەیریەکەی دەربەنی خان نزیکترە لە ئێوە ئیتر ئێمە وەختی خۆی هەر لەسەر نەحەی باوەنورین نەحەی باوەنوری سەر بە قەزای کەلار ئیتر ئیش و کارەکەمان لێ بەڕێک بابزانم شێخ تەویل شوێنێکی ئەمن و ئەمانە شوێنێکی ئارامە کێش و بێشتان ئەگەر هەبێت چییە؟ کێشەی وەکو چی ینی مەبەست وایە ئەگەر کێشتان هەبێت لەسەر زەوی و زارێک کێشەی مەسەرەن بۆن منە حدود و مەرع و نازم ئەلەم بابەتانە هیچ شتێک لە بابەتان وەڵا شکر تا ئیسە کێشەمان نەبووە کێشەیش بیۆ خۆمان چارەسەرەکەی نەگەێتە ئەو ڕادەکە بگێتە شکات و شکاتکاری و حکومەت و ئەمانە لەخوا بەزیاوێت شتێکی وا ڕووی نەداوەتە ئیشی ئەنجومەن لە شێخ تەویلا چییە؟ وەڵا ئیشی ئەنجومەن کاروباری ناو ئاوایەکەیە ئیتر هەر شتێک کە بزانین ڕووەکاتە ئەنجومەن ڕووەکاتە چەند پیاوێ ئیشەڵا هەلیەکەین و یا یەکێ میوانێت کرێکارێ چ تێت دەستگایە هەواڵی مختارە پرسیتر ئەمەش ئەبێ بزانین چی گەرەکە بچینە دەمیەوە بچان چی گەرەکە پێویستی وە چییە ئەوانە باشە بینیمان ڕاستەکەی ئەو جادەی ئێوە لە جادەکەی نێوانی نەحەی پێباز و دەربەنی خان خۆشترە جادەیەکی قیری باشتانەیە الحەمدلله باش بزانین خزمەت گوزاری تر چیتانەیە خزمەت گوزاری تر وەڵا لەخوا بەزای خزمەت گوزاری تر ئەوە نەحەیە هاتەسۆ و شارەوانیمان بۆ هاتەسۆ ئیتر ئەو یەو دوو بنکەیترمان بۆ هاتەسۆ ژینکە پارێزی و سەوزایی و ئەمانە بەشی دارستان و کارە بامانەیە و ئیتر الحەمدولله یەکێک لە مەرجە ئەساسیەکانی مانەوەی خەڵک لە هەر جێگەیەک ئاوە بابزانم لەگەڵ ئاوا وەزعتان چۆن وڵات تا ئیسە باشوینە لە وشکە ساڵەکانەوە یەو دوو ساڵ ئەو وشکە ساڵەوەش بە عام و بە عام خەڵکار کەم ئاو بوو الحەمدولیلا وشمان تێپەڕان باشین لەخواوە زەوێ ینی لە وشکە ساڵێ ئێوە قەت بووە سەرچاوی ئاوەکانتان وشکن و بە تەنکەر ئاوتان بۆ بێنن بەڵێ بووە وشکی کردێتتر ئەو وشکەیش نە کەمی کردە بەشی نەکردینە حکوومەت ئیسە نە حکوومەت زوو وابزانم وشکە ساڵی قەدیم و ئەوە ئای بۆ دابی نەکردین فرەتر بۆ حیوانەکانمان کەواتە الحەمدلله تو ئێستا بێ مشکلی شکر لەخواوە زیاوێ الحەمدولیلا مشکیلەمانی حەمدوستەنا بۆخوا الحەمدلله خوای گەورە مەفەقتان یاخوا بە خێر بێنەوەش بەسەر چاو بە خێر بێنێ کاگەرکان جان سەلام عەلیکم عليكم السلام ورحمة الله. کاگەرکان من ئەزانم کە شێخ تەویل ناوچەیەکی باشە بۆ ئاژەڵداری ینی چۆن بۆ فەلاحەتی باشە ئاژ بۆ ئاژەڵداری باشە کاڵین بۆ ئاژەڵداری باشە مەبەست لە باشی ناوچەکە بۆ ئاژەڵداری چییە؟ وڵی ناوچەکەمان لەخوا بەزیاوێ ناوچەیەکی سروشتەکەی واکەوتووە بۆ ئاژەڵداری چۆنێژی بۆ حیوانەکان حیوانی ئەم منتیقەی ئێمە زۆر ساغ و سلامەتە هەنێ شوێن هەیە ئەمە وەکو جافی خۆمان ئەڵێن شوێنەکەی عوزراویە یعنی بۆ حیوان ناشێ بەڵام ئەم سنوورەی ئێمە بۆ حیوان زۆر چاکە عادەتەن ئەو شوێنانەی کە منتیقەی تون و تۆڵن زیاتر بۆ ئاژەڵ باشە وابزانم ئەم شێخ تەویلی ئێمە دیارە بۆ زستان چاکە بۆ هاوینیش هەر چاکە بەبزانم ئێوە ئەزانم کە ناوچەکەی ئێوە فەلاحەتی زۆر لە یەکرێ بە تایبەتی وشکەدانە بەڵێ ئەمەش ینی هۆکارێکە بۆی کە ئاژەڵدار لە بەرۆی زیانیە کرێ و مەسەلەن مەجای زۆر نیە ئەوانە بابزانم مەرع و جەوڵ ئەوانەتان هەیە بەڵێ هەمانە بەس زۆر نییە ئارەوەڵ ئەو جەوڵەیە کە خۆتان بیناوتانە هاتون بۆ شێخ تەویل ئەو جەوڵە بەرزەکەیە ئێوە لەگەڵ گوندەکانی دراوسێتان مەرعی پێکەوەیتان نییە یاخود با بڵێن مەرعەکان بەشێکی ئێوە بەشێکی ئەوە ئیتر ئێمە لەگەڵ دیەکانی دەوروبەر ئێمە هەمومان خزم یەکین و کەسی یەکین ئیتر سنوورمان دیارە سنوورمان دیارە ناچینوە سەر ئەوانە ئەوانی ناژێ بیچینوە سەریانە هەر ئەوان دەنگ ناکەن لێلمانە و ئێمە بچینوە سەریانە ئەوان بێنەوە سەر ئێمە بەرامبەر بە یەک هیچ ناێژین با بێنەوە سەر ئەوە وتە ئاژەڵی ئێرە ساغ و سەلامەتە جگە لەوەی کە ئەرزەکەی باشە ژینگەی ئەخرت خۆشینگەکە مەسەلەن هەوایە مەسەلەن ئەو لەوە ڕێی خوا ئەی ئەوانە چ کاریگەری ئەوش لەوە ڕێکی چاکە ئێمە پێرن بە قەوەتە لەوە ڕەکەی جارێ ئەم سنوورەی ئێمە ئەم منتیقەی ئێمە ئەم پێوازە لەوە ڕەکەی بە قووەتە بۆ حیوان هەرچەنە لەوە ڕەکەیشی کەم بێ بۆ حیوان بە قووەتە ئێوە چ کاتێک زۆر ئەکەونە سەغڵەتیەوە
کە بڵین حیوان هینی دەست ناکەوێت چونکە ئێوە هاوین کە وەختێک بە بڵین گەنمە دوورێتەوە ئەو پەرێزانە ینیشتی زۆر باشن بۆ ئەوەی کە حیوانی تێکەن زیاتر بێبارانی ئەگەر باران لە وەختی خۆیان ببارێ قەت ناکەوێنە تەنەزول بۆ لەوە ڕۆوانە یعنی حیوانەکان نابین بۆ شوێنێکی تر بۆ لەوەڕخۆری ئەگەر بارانەکە لە کاتی خۆیان ببارێ وەکو ئیمساڵ ئیسا لەخوا بەزیای ئومێدمان هەیە ئیشەڵا ئومێدمان هەیە ئیمساڵ هەم لە ڕووی فەلاعەت و هەم لە ڕووی ئاژەڵداریوە پێویستمان بە هیچ شوێنێ نەبێت ئێوە هاوینانیش ئەم ناوچێت ڕەنگە تۆزێک گەرم بێ نییە وەکو گەرمیانی ئێمە وەکو گەرمیانین ئێمە سەنگاوین حەساوکە چونکو ئێمە خەڵکمانەی لە کەلار و تێ بۆیرانە ئەڵێن شێختەوی زۆر فەرقیە لەگەڵ گەرمیان لەگەڵ کەلارە ئاوهواکەی خۆشە و ئەم جارە شوێنێکی ئەمە بەسمەوە ئەزانی ویستم پرسیاری ئەوە بکەم زانم لە هەندێک شوێن زستان و بەهارەکەی با بڵێن ئاژەڵ لە شوێنێکە و دوایی ناچارە بن بۆی بیگوازنەوە بۆ شوێنێکی تۆزێک کوێستانتر ئەو چۆنایی کە لە وەڕی زۆرترە بازان لە شێختەوی لەشە ئێوە ئەو ئیشاکەنیە حیوانەکەت هەنە بە بەردامی لێرێ ئێمە ئەوە ناکەین لەبەرەوەی ئێمە خۆمان لێران نیشتەجێین کە نیشتەجێن ئەم جارە ئیشوکاری تریشمان هەیە هەر حیوانەکەنی لەخوا بەزای ئیشوکاری تریشمانەیە دەو ئام هەیەوینەیە خەڵک بۆی ناکردێم جارە حیوانەکەی جاران نیشمان نەما ئێستا خەڵک حیوانەکەی کەم کردێتەوە هۆیەوە دەوامێکی ئیشێکی تری هەیە ئەوانە بەڵام کۆمەڵی خزمان هەیە وەکو ڕەش دەوارەکان ئەوانەی دەوارنشینەکان ئەوانە گەرمیان و کوێسانەکەن کاکە تۆ ناو چییە؟ بەهێز ناو چییە؟ بەهێز بەهێزی؟ دە ئاوا بکە بڵێ بەهێزم ئەی تۆ ناو چییە؟ ئیسا کاکە ئیسا چۆنیت؟ باش باشی تۆ خەڵکی کوێیت؟ شێختەویل شێختەویل ئەی تۆ خەڵکی شێختەویل منیش بە زۆر باشە تۆ ناو چییە؟ محەممەد کاکە محەممەد لە پۆلی چەندی؟ 6 6 ئافرین جگە لە خوێندن هیچی ئیشی تراکەی؟ ناوەڵە هیچ باشە ئاژەڵێک شتێکتان نییە بڵێن بەراوەڵە مانگامانێ مانگاتان هەیە بەڵێ ئەی شوانی نییە؟ ناوەڵە ئەی تۆ ناو چییە؟ ناو گۆران کاک گۆران تۆ لە چەنی؟ لە 6 لە 6 ئافرین هیچ ساڵە ماویتەوە؟ 2 ساڵ 2 ساڵ کامێنیتەوە ناخۆشە؟ بارەوە بۆ لەبەر چی ناخۆشە؟ وڵا نەخوێندنەکەی ناخۆش ڕەفیقەکانیش دەگۆڕێنە ئەوانە ڕۆن و تۆ مێنیتەوە بەڵ باشە تۆ ناو چییە؟ سانت سانجان تۆ لە چەنی؟ چوار ئافرین ئەی تۆ ناو چییە؟ ئیسا کاکە ئیسا ئەوە دوو ئیسامان هەبوو باشە ئەیسا جان تۆ لە چەنی؟ پۆلی 6 6 ئافرین تۆ هیچ ساڵە نەماویتەوە؟ 1 ساڵ کەوتو ویستم بەهێز پیشانە بەم ئەیسا بڵم نەکەوتووە کەچی کەوتووی وڵا ساڵێک کەوتو ساڵە هیچ نییە ساڵە هیچ نییە ئینشەڵا قەرەبوو کردوەوە ئینشەڵا بۆ ساڵانی ئایندە زۆر زیرەک بە ئیشەڵڵا ئێستا چێ ئێوە شتێکمان بۆ بڵێ دە هەڵە دێ ئەوە ئەرز و ئۆگەس چێ شتێکمان بۆ وەڵێ دای حەزەکەین شتێکمان بۆ بڵێن لە شەختەویل ئای بە ئێمە بنێرنەوە ئاوا ئێوە نەتوانن یەکێک شتێکمان بۆ بڵێ هەر هیچ نەبێت چەند ئاەتێکمان لە قورآانی پیرۆز بۆ بخوێنن فەرمودەیەکمان پێ بڵێن ها سوورەتی چ سوورەتی گەزانی سوورەتی قوڕیش زۆر باشە ئەتوانی بۆمان بڵێ فەرموو بسم الله الرحمن الرحيم لإلاف قريش لإلاف رحلة الشتاء والصيف فليعبدوا رب هذا البيت الذي أطعمهم من جوع وآمنهم من خوف بەس جوانتر لە بەریکە باشە ئافرین بۆ تۆ ئەی تۆ ناو چییە؟ موسا؟ سێ موسا پێچێ لە شێختەوی لە هینیان زۆر بێ موسایتر هەیە لە شێختەویلە ڕفیقی ترتان هەیە ناوی موسا بێ؟ بەڵێ ئافرین بۆ ئێوە بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين ئافرین موسا تۆ هینەکەیت نوێژەکەیت؟ بەڵێ باشە نوێژی بەیانی چەند ڕکاتە؟ 2 ئەی نوێژی مەغریب 3 ئافرین باشتێکی قوسل لێ بپرسم ئەی نوێژی عیشا هاکە بە درەنگەوەیکەین ئەو چەند ڕکاتە؟ 2 نوێژی عیشا 4 ئافرین دە لێرەوە ئافرین دەست
زۆر باش ئێوەش لەوێ ڕیزبن ئێوەش لەوێ ڕیزبن ڕیزبن ئافرین بۆ ئێوە دەی فەرمونون زۆر باشە فەرمونون ئەوەدان ئافرین بۆ ئێوە ئافرین کاکە دیاری سەلام عەلیکم عليك السلام مصاجان بخير بني اخوه سپاس دەکەین ماشەڵڵا گەنجێکی جوان و ڕووخۆش دیاری سپاس تاكم والله ما مصايتري وش فضلي خويا كوري الحەمدولله کاکە دیارین لەم شێختەویلەی ئێوەیە شکر گەنجی زۆر لێیە والله بلا گنجي زوري لي باشە گەنجەکان ئاوایەکان خۆشە بێ نەحیەکان خۆشە بێ والله بالتاكيد خوش ابو دەرچوون چی لە ڕووی دەرونیەوە چ لە ڕووی ئاو هەوایەکی خۆشە و مرتاحیت و دووری لە کۆمەڵی کێشە و مشاکیلەوە ڕاستە با بزانم ئەم تەکنەلۆژیایش لێرش ئاوا ینی ژیانی تێکگاوە بەتاکیید تەکنەلۆژیایسا هەموو ماڵێک و هەموو شوێنێ تەکنۆلۆژیای پێگەیشتووە و زیاتر ئەم فەیسبوک و ئەنتەرنێتە هەموو گەنجێکی تاکی کوردستانی گرتووە باشە کارەبایەوە چۆنە لە 24 ساعتە چەند واللهی لە 24 ساعتە نزیکەی 10 ساعت 11 ساعتی هەیە ئێوەڵا باش گەنج لێرە کاک دیاری بە چیەوە مەشغوڵە بێت واللهی مامۆسا گەنج خۆتەزانی گەنج تۆزیە ئەگەڕێ گەنجەکانمان بەشێکی زۆری خەریکی زانست و خوێندن و بەشێکی زۆریشیان خەریکی شوانین و بەشێکی تریشیان مەشغوڵی ئیش و کارن چونکە گەنج ناتوانانی لەیەک ئیشە بیان بینیت و هەرێکی ڕێچکێکی گرتووە تۆ پێم لە گەنج کە زەواجەکە کە ژنێنێ بابزانم گەنجەکان حەزەکەن ژن لە شارەوە بێنن بۆ ئێرە یا ئەوان ژن بێن و بچن بۆ شار واللهی مامۆسا ئیسە بە تۆزێک کێشەیە کەم ئافرەت لە شار و شووەکاتی بۆ ئاوایەکان بە زۆریش ئیسە ئەمە بەشێکی زۆری گەنجەکانمان ژن تێری ئەچنە شارەوە چونکە لێرە ئیشێکی ئەوتۆیان یەکە بتوان لەسەری دابمەزێن و ئیشکەن و بتوان بشێوی خۆیان و خێزانەکانیان دەرکردن بەشێکی زۆریان ئەچنە شار بابزانم وەلای گەنجەکانی ئێوە ینی ئەزانی چی مەبەسم ئەوە نییە کە هەموو کەس شوێنی خۆی خۆشەوێ گوندی خۆی ئاوایی خۆی ناوچەی خۆی خۆشەوێ بەس چەندێک ئەم خۆشەویستی وای لێ کردوون کە ئاوایەکە بەجێنێڵن واللهی بەتاکیید بەشێکشمان هەیە کە لە ئاوایەکە دانیشتووە هەر لەسەر ڕێچکەی باپیرانی ڕۆیشتووە کە ئەمەش هۆکارەکەی تەنها خۆشەویستی و وەتەنە لە دڵە بەشێکشمان کە ئەچێتە شارەکان و دوای ساڵە دوانی تێتەوە بۆ ئاوایەکەی خۆمان وتێن و ئاوادانیەکەن بابزانم تۆ ئێستا کاک دیاری بۆ خۆش ژیانن لەسەر چییە بە چیەوە مەشغوڵی چۆنە لێرە ماویتەوە واللهی من ڕاستی ئیسە لەم کاتەدا خەریکی ئیش و کاری کرێکاری و هەر ئیشێ بوێ خۆمانی پێوە نین کابراوەتی بەسەوە خۆمان بژێنی دەخوای گەورەمە فەقت کە یاخوا ئێوە زیاتر چ وەرزێک زۆری وەرزی ئیشکردنی ئێوەیەواتە شێختەویل لە چ وەرزێکە زۆر پڕئیشن واللهی مامۆساییتر لە بەهارا و لە هاوێنە چونکە لە بەهاراوەکو خۆرەزانی گیا بەهاریەکان خواردنە بەهاریەکان وەکو دۆمەڵانە وەکو کنگرە ئیسە بە زۆری بەشێکی زۆر مانیسان نەجۆڵەکان خەریکی کنگرکردنەی فرۆشن دوومەڵانی ئێرە چۆنە دوومەڵانتان هەیە واللهی دۆمەڵانی ئێرە ئاوایتە تقریبان 20 ڕۆژێ ترمانێتر دۆمەڵانمان چاکە و دۆمەڵانەکەیشی خەڵکێ زۆر لێ ڕاستێژن تام و چێژی تایبەت سەلام عەلیکوم چۆنی شکر باشی چاشی باشی شکر خوایمانە باتێ شکر باشی سپاس دەکەم سەلامەت بیاخوا تۆ پێم بڵێ بابزانم لێرە بە چیۆ مەشغوڵن ئێوە ئێمە لەسەر چییە وەڵا ژیانمان من ژیان لەسەر مەعاشەری مەعاشبی باشە ئەی ئێستا تۆ گوێنێکاو بە شانەوەیە ئێسامە بۆ چێ بی ئەمە ئیسای وەم بۆ ژێر کار و بەرخی ماڵ براکم من نۆمزانی وەکو لەوە ڕێی خۆن نەک بۆ ژێریان تەڕەوەنیە ئایکەینە ژێریان تۆ پێم بڵێ میم کە ئێستا حیوان ئەگەر ئاڵفینەی تێ چییە خوا هەر سەوزەجیا تێریەکە نەوەڵا تێری ناک
ئێوە بۆ خۆتان ئاژەڵتان هەیە ماڵ براکانم هەیەی باشە تۆ بۆ خۆ ئاژەڵداریت هیچ کردووە زوو کردم زوو کردوتە باشە ژیانی ئاژەڵداری خۆشترایی فەلاحەتی والله هەردووکیان خۆش سەری بیکەی خوا بووی داتی بەس هەریەکان خۆ یەکلایکردنەوەیەوێ ئەبێ دەستت هەبێ ئەبێ بە تەنیا ناکرێ وانە باشە ئێوە چۆنە لێرە ماونەوە مەسم بۆن منە لە چختەویلا باو بڵێن شوێنەکەتان بەجێنێشت و ڕوتان لە شارێک نەکردووە وڵی وەتانی خۆمانە و ئەنفال کریین و ئیتر تۆ سەردەمی ئەنفال لێرە بوویت باشە ئەو کاتت باش لە بیرماوە ساتێکی ناخۆش بوو ناخۆش تۆ کەس و کارت کەس بە ئەنفال بووە یانی کەس بە ئەنفال ڕۆشتووە کەسم هەر نەما دوو برام بۆمە ینی کەس و کارت ئەمووی ئەنفال ئەرەوە گشتی ئەنفال لە تاقە دوو برامە باشە ئێستا کە دێنەوە ئێرە ئەوانەتان هەمووی بیر دێتەوە چۆن بیرمانەیەژێ بڕوانە ڕێم پرساوها خی گەورە سەلامەتان کە خی گەورە ئیمانتان سەلامەت کە ئینشاڵە سپاسانەکە سەلامەت مەمنونیست میما ئەفتاو سەلام عليك السلام باوكك باشی ئەوە چی ئەڵەی لەو بە ڕۆژکەی خۆت هەڵخستووە گەرم بوویتەوە أنا والله میما بابزانم تۆ قەدیم لێرە بووی أنا والله ما هلا يداوي باشە تۆ تۆزێک باسی قەدیمم بۆ بکە بزانێ قەدیم چیتان کردووە حوان ما نكذب كبوتكم كيشا جيران نيوان مشكك حموتة حيوان دوشين باشە میمە ئێوە جافن جافداریتان کردووە ئاوا کۆچ و کۆچباریتان کردووە والله كنت ما نكذب هلا دي خما نبي والله لا شيخ تبي باشە تۆ پێم بڵێ ئەوەی کاڵێن فەلاحەتی با بزانم ئێستا فەلاحەتی خەڵک بە زۆری گەنمەکە ئەگەر جۆ بکە بەڵام ئابزانام ئەو کاتە نیسک و نۆک و ئەم شتانەتان كشتي كريا كونجي ماش ديسك نوك حموت تكريا مرزا میمە ئەو ئێستا ئاو زۆر کەم بووە بزانین ئەو کاتەش ئاو کەم بوو ئاو زۆر و کاکە گیان والله لە هەر چوارە گشتی بەرا و زەرعات و ئەمجار مەرەزە و نۆک و نیسک و ئەیتر تەڵمان کردە و مەشکەمان کێزا و نان و کردووە و تەنوەرم ئەوەڵا من تەنوچی ئەم بەسم وایە تەنورت دروست کردووە ئەرە والله میمە گڵی تەنور ئەبێ گڵێکی تایبەت بێ گڵی ئێرە باشە بۆ تەنور ئارە والله گڵی ئەیرا زۆر چاک هەوتەڵ بەچی سوورتە کردەوە بەچی ئاگرت بۆ کرد شقلوەدار ئای چۆن هەموو شتێ ئەی تۆ پێم لە بزانام تەونت کردووە تەون ئای چۆن منەوە نیێژم تەونم کردەوە قاڵی و بەڕە و هەموو شتێکمانە کرد بەس قاڵی و بەڕەت کردووە یا ئەی چیختان دروست ناکرد چوان من خۆم چکەر و هەموو شتێکم زانی تۆ پێم بڵێ تۆ بزانم ژیانت کردووە لە ژێر دەوارە نەچوویتە ژێر ڕەشماڵ ئارە بەخوا قەسەم بەخوا ژیانی ئەو سامان و ئیسەوە و خۆشتر بوو ئارە والله ژیانمان زۆر خۆش ئەو کاتە هەر چرا ڕەشکە هەبوو خۆ بۆ لە بەخوا کارەبا هەیە وش خۆش چرا بوو ئارە وڵا چرا ئەی چۆن ئارە وڵا براکەم ئەی میمە بازانام زەحمەتی ئەو کاتە زۆر نەبوو زۆر زەحمەت نەبوو آخر خەڵک دڵی خۆش و ئیسە نەو مەینەت و مەرارەتی ئەو سا و ئیسە یەکێکە خەڵک بەچی دڵی خۆش بوو ئەو کاتە بەچی بۆ خۆی کەژم کێویە کرد و ئەم جار دڵی خۆش و هەموو شتێ بوو ئەیترەوە ئیسا ئاماڵەکە حەز ناکە بچیتا و ماڵەکە میمە بابزانم کەس و کار کەست ئەنفال بووە ئای نازم شەشم ها لە ژێر خۆڵە چێ و چێت ئەنفال بووە والله کانیشکم کوڕم ئەم جار مێردی کەنشکەم و شەش مناڵۆگیری ئەی تۆ پێم بڵێ ئێستا لەگەڵ چی ئاژی لێرە وڵا لێل کوڕەکەم ئاژیم ئەم یەک کوڕم مێژنم بۆ ئاوردەوە ئەمە تا لێرە و کوڕەکەم قەرزار بووە و ئەم جار داما بوو هاتینەتە ئەم مزگەوتە خان و دووکان و هەمومان بوو فرۆشتمان و ئەوە تا لە ناو مزگەوت بابزانم لێرە هیچ فەلاحەتیە وەڵا فەلاحیمان نییە نەوەڵا هیچ ئاژەڵێک شتێکی هیچم نییە کەرەمی خوا مانگایەکشت نییە هیچمان نییە نەوەڵا هیچمان نییە کەرەمی خوانەوە خۆ و کوڕە ئاو ماڵمانە ئەی تۆ پێم بڵێ با پرسیارێکیکە لێ بکەم چێ فێری ئەم جگەرە خواردنی کردی من وەڵا لە نەخۆشیوە تۆش بوو ئەم نەخۆشی ئەو جێرە جاران میمە جاران هینیان هەبوو
لە جەژنادانە وەکو قامیش و زەل و ئەوانە تیانە کردەوە وەمزانین لەوانەوە فێر بوو ناوەڵا من لە نەخۆشیوە تووشم بوو ئەم جێرە فێری جێرە بوو بەس وازی لێ بێنە بۆ ئێستا خراپە وازی لێ بێنە بۆ ئێستا خراپە نۆکو نەخۆشکەوی پێی ئەوەنە نەخۆشمە تا بێژی ئای تو نەخۆشی ئەو حەمکەمەوە کریاتە سێر خۆڵ تۆ پێم لە ئەی هین دۆزیوەتەوە قەبروشتیان هەیە کەس و کار من چوزانم قەس ئەو بردنیانی تر من چوزانم قەوریالێکی داماوانە دەخوای گەورە سەلامەت کامی مەدیعای خێرش بۆ ئێمە بکە وەڵا باوکم خوا ڕەحمتان پێ بکا بەخوا ئێمەش داماینای لە مزگەوتە چی بکەین ژیانمان نییە و هیچمان نییە تۆ بەس نییە ماڵی خوا هەیە ڕووی تێکەی و بچیتە ماڵی خواوە خوا ئەرێ بەخوا خەڵکەیە نازانە ڕوو بکاتە کوێ تۆ مادام پشتت بە ئێرەوە ئەمە ماڵی خۆیان پشتت قایمە بەخوا ئیشەڵڵا ئیشەڵڵا دوعا خێرمان بۆ بکەن بەشکەم خوا ئێستا تۆ بێ دوعا بۆ ئێمە بکەی ئیشاڵڵا خوای گەورە دوعای تۆ گیرە ئەکا و ڕەتی ناکات خوا ڕەحمتان پێ بکا بە خاتری پێ یا خواوە خێر بێنەوە سەر چاوە مامۆستا مەلادانە سەلام عەلیکم وعليكم السلام ورحمة الله وبركاته حاجی مامۆستا قوربان سوپاس دەکەین مامۆستا مزگەوتەکە کەی بینی مزگەوتێکی ماشەڵڵا دڵگرە مزگەوتێکی جوانە ئەم مزگەوتە چۆن دروست کراوە بسم الله الرحمن الرحيم بەڵێ ئێمە وەکو ناحی شێخ تەویل سەرەتا مزگەوتێکمان هەبوو مزگەوتێکی کۆن بوو بە حکمی ئەوەی ئێمە لادێکی زۆر لەسەر ناحیەکەمانە جمعیتیان ناکرێت بۆ جمعە ئەو مزگەوتە کۆنەمان قەرەباڵغێک و تەنگەبەرێکی زۆری لەسەر بوو بۆیە وەکو خەڵکی ناحیەکە و وەکو دانیشتوانی ناحیەکە بڕیارماندا بە دروستکردنی مزگەوتێک بەسپاسەوە توانم بڵێم لە ڕێگەی ڕێکخراوی ماڵی هاوکارانەوە توانیمان دەستکەین بە دروستکردنی ئەم مزگەوت و سپاس بۆ خوای گەورە لە ماوەیەکی کەمدا دەست بە ئیشەکانی کراوە تەواو کرا بمان سپاس بۆ خوا شتێکی سەرنجڕاکێشم بینی نووسراوە بە سەرپەرشتی ڕێکخراوی ماڵی هاوکاران و خێرخوازان بەس مساو خێرخواز پەروینی حاجە عەبدوڵڵای شارباژێڕی ئەمەش ناوێکە پێوەی اینجا دوایی خێرخواز ئەحمەد حسێن سەلیم شێخ تەویلی دروست کراوە ئەم مەبەستی ئەم پەروینی حاجە عەبدوڵڵای چێیە بەڵێ سەرەتای دروستکردنی مزگەوتەکەمان هەر لە هیکەل و لە پێداویستەکانی دروستکردنی مزگەوتەکەەوە لە ئەدەواتەوە ئەم خوشکە بەڕێزەمان خوای گەورە مۆفەقیان کا و لەشیان ساق بۆ خوای گەورە خێرا بنووسێت دەستێکی باڵانە بوو لە دروستکردنی مزگەوتەکە هەر لە سەرەتاوە دواتریش بنەماڵی کاک ئەحمەدی سەلیم شێخ تەویلی توانیان ئەرکی دروستکردنی مزگەوتەکە و تەواوکردنی مزگەوتەکە بگرنە ئەستوی خۆیان و تەواوی بکەن یعنی دەستێکی باڵان هەبوو ئەم دوو خێرخوازە بەڕێزە لە دروستکردن و بنیانان و تەواوکردنی مزگەوتەکەیە تۆ بۆ خۆت مامۆستا خەڵکی شێخ تەویلی با بزانین شێخ تەویل شوێنێکە کاوە سەیرەکەی هەر ناوەکەی بۆ خۆی باگراوندێکی ئاینی هەیە باشە هەر جارە ئەو ناوە شێخ تەویل لە چیوە هاتووە حاجی مامۆستاگیان شێخ تەویل کاتی خۆی لە قەدیما ئەمە کاروانسەرای شێخەکان بووە یعنی کە گەرمیان و کەسیانیان کردووە لە گەرمیان و بۆ کوێستان و لە کەسیان و بۆ گەرمان هاتوون لێرە ماونەتەوە حەساونەتەوە لەم ناوەیە بۆیە ناوێک دروست بوو و هەڵقوڵاوێک بووە لەم ناوەیە کە ئەویش ناوێ ناوە شێخ تەویل بەڵێ بەڵێ بابزانین مزگەوتەکە تابڵی جوانە مەساحێکی باشی هەیە وەکو جەنابیش دووتە لە دەیەکانی دەور و پشتمان جمعە ناکرێت هەموو یان بۆ ێرە بۆ جمعە بابزانین ئەی خەڵکی شێخ تەویل لەگەڵ وڵی تۆ ڕوشم نایە بڵم لەگەڵ دینداری چۆنن چونکە شێخ تەویل بێ زۆر باش بن بابزانین لەگەڵ دینداری و لەگەڵ جەماعەت و نوێژ و عیبادەت و تالبی مزگەوت بوون و هۆگری بە مزگەوتەوەوانە چۆن بەڵێ سپاس بۆ خوای گەورە ئەتوانم بڵێم ناحی شێخ تەویل لە هەموو منتیقەکەیە دیارە بۆ دینداری و بۆ عیبادەتکردن لەلایەن بە تایبەتر گەنجەکانمان و سپاس بۆ خوای گەورە یعنی مۆرکێکی دینداری هەر لە قەدیم و لەم ناحی ئێمە هەیە ئەویش یعنی خۆی لەوە ئەبینێتەوە لە دروستکردنی دوو مزگەوتە ئەمە بۆ خۆی نیشانەی ئەوەی کە خەڵکی ئێرە دیندارن کە خەڵکی ئێرە ئەهلی جمعە و ئەهلی جەماعەتن سپاس بۆ خوای گەورە مزگەوتەکانمان پێشفەرزە بانگی تیا ئەدرێ جەماعەتی تیا ئەدرێ جەماعەتی تیا ئەکرێ و هەموو جمعەیەک سپاس بۆ خوای گەورە من و مامۆستایەکی بەڕێز لێرەین بۆ وتاری جمعە و ئینشاءالله الحەمدوللا پەکمان نەکەوت و ناشەڵین پەکی بکەوێت ئەو دراوسەیە گوندانەتان کە دێن بۆ ئێرە بۆ نوێژ هەر حەزیشەکەم بزانم دراوسەکانتان چ گوندێکتان لێ نزیکە ئێمە بێستانەمان لێ نزیکە بەکربایفمان لێ نزیکە قڵاتە بزانمان لێ نزیکە کانی گوڵمان لێ نزیکە کۆمەڵێکی تر لەم گوند و ئاوایانە سپاس بۆ خوای گەورە ئەوانی شەتوانێت لە ڕۆژانی جمعە فەزڵی خوای پەروەردگار سپاس بۆ خوا ڕێکی دوور ئەبڕنوێن بۆ ئێرە بۆ کردنی عیبادەتی جمعە ئەگەر چێ پرسیار بکە بزانین ئاوا ناحیە و
قەزاکان کوێتان لێ نزیکە؟ ئێمە خۆمان سەر بە قەزای کەلاری ناوەندی داری گەرمیان دەربەندیخان لێمان نزیکە ناحی سنگا و ئەو منتیقانشمان لێ نزیکە لەولاوە لەم لاشەوە بڕۆی کەلار و باوەنور و ئەم منتیقانە دەربەندیخان بەڵێ ئەمانەمان لێ نزیکە الحەمدولله. کاک محەممەد جان سەلام عەلیکوم. عەلەیکە سەلام بان چاوەکەم مامۆستاکیان یاخوا بەخێر بن بانی چاوەکەم. کەناڵەکەتانەکەم بۆ هاتنتان بۆ گوندی شێختەویل. سپاس دەکەین سەلامەت بێخوا ئێستا بووە بە ناحەیە لەوانەیە هەندێک یان لێمە عاجز بە من بڵێن گوند ناحەی شێختەویل. کاک محەممەد لێرە تۆ چت هەیە؟ وەڵای قوربان ئێمە مەشغوڵین بە کشت و کاڵ و حیوانداری و ئەمانەوە. لە گەرمیانە زۆر وارد نییە ینی دار و درەخت و ئەمانە زۆر نانێژن. ئێستا لێرە کۆمەڵک درەختە بینین درەخی زەیتون. ئەمە جەنابتن ناشتوتن؟ لەخوا بەزای مامۆستایسە وەک جاران نەما سا عەقڵ پێشکەوتووە. من جاران ئێمە پرتەقاڵمان نەکرد نەمانزانم پرتەقاڵ چییە؟ من خۆم ئەمە کردە پرتەقاڵ تەقریبان ڕۆژی وا بوو 300 کیلۆ پرتەقاڵ میدەن. ئیسا لە بۆنەی بێ ئاوی وشکە ساڵیەوە بۆ خۆی نەما سا شوێنەکەم کردووە بە زەیتون. ینی باشە ئێرە بۆ چ درەختێک زۆر باشە؟ وەڵاهی ئەیرە بۆ زەیتون باشە، بۆ پرتەقاڵ باشە، بۆ ئەوەی داروێ باش. ئەی بۆ دارخورما چۆنە؟ بۆ خوڕمای چاک. ئارە وەڵا. بەس خوا هەڵناگرێت دارخورمایەکم نەبینی لە شێختەویلدا. نییە مەگەر لە ئیسۆدا خەڵک تۆزێهین بکە وە من حاڵێن دوان دووسێ بنمەیە ئەمساڵ گرتی تقریبا دووسێ بۆڵی گرت. خەڵ لەی سەودا مەگەر ئیتر تۆزێ عەقڵ پێشکەوت و بێ بینێ. وڵای درەخت زۆر جوانە ئێستا هەر زەیتونەکانیش بێت ئەوەنە جوانیی وای یاوە بە ئاواییەکە گوناحە ینی بۆچی خەڵک ینی تاالبی درەخت نییە لە گەرمیانە؟ مامەساکە من هیوایەتم باخ و زەیتون و ئەمانەی هیوایەتمە هیوایەتم باخ خۆم هەر شوێنێ باخی بێ بۆ باخەوە جوانە هەر وڵاتیە هەر شوێنێ. باشە تۆ پێم بڵێ ئەمە تا ئێستا زەیتونی گرتووە؟ بەڵێ. تۆ ئەم زەیتونە چی لەیەکەی چۆنی ساخەکەیەوە؟ ئەم زەیتونە من ئەوم بۆ کەلارێک کەمە ڕۆن ئەیکەمە ڕۆن بەڵێ زۆری خۆشەکەن زۆری شێکەمە ڕۆن معمەلی هەیە لە کەلار معمەلی هەیە لێیکەنە ڕۆنی تێرین و تقریبا لە 10 کیلۆ 9 کیلۆ 10 کیلۆ کیلوی ڕۆنی تیاوی. ئەمە چ جۆرە زەیتونێکە ڕەشە سپیە؟ عێراقی هەیە لبنانی هەیە تورکی هەیە فەڕەنسیشی هەیە ئەیتر نەوعی هەیە بەس ئەوانەی ئەو وڵاتە نەگەیتە لای خۆمان هێشتا بەدەری عێراقی خۆمانەوە کارتێرین. جگە لەمانە چیترت هەیە؟ وەڵاهی هەنجیریشمەوە لە خوار و هەنجیرم هەیە و هەم زۆرتونی ترم هەیە و ئەوەتە لە خوار ئەوەتە باخێک ئەو خوارەیە. بۆ هەنجیر چۆنە؟ وەڵا چاک ئەیبینی لەخوا بەزای ئەیبینی. خۆشەویستانە بەوەی کایبینن ئەمە تانجیە تانجی ڕاوە تەمانەمانە فێرنەوە قەڵاتە لە ملیایەتی هەرکە ئەچی بۆ لا یەکسەر مل خوارەکاتەوە بۆی یەکسەر پەتیکەیە لە بەمە تر هەڵبەت ئەمە بەتەنیا نییە ما بێ ئەسپی لەگەڵا بێ هەر کەسێ ئەمەی هەبوو ئەبێ ئەسب یا ماینی هەبێ چونکە ئەمانە زیاتر تعامل لەگەڵ ئەسپ و ماین و ئەوانەکەن جامانە ڕەنگە فێرە ڕاویش بن ڕاستێکی بەڵام ئێتر گرنگەوەیە تانجی لەگەڵ سەگا جیاوازی زۆر ئەگە سەیریکەن هەر لە دەموچاویەوە تاکو لەشی سەیری لەشی کە لەشی ئەمەی چەند باریکە قاچی درێژە بۆ خۆی درێژە بۆ ڕاکردن. ئەمە تەمان حازرن ئەمانە ئەمە یەکسەر قولاپێکەکەنە ئەمەوە پەتێکی درێژ و زۆر جار بە ئەسپەکە یا بە ماینەکەەوە هینێکەن گرێدن ئەمان فێرن لەگەڵیان ئاڕۆنیان هەر پێویستیان بە ئەمە نییە لە کاتی ڕاوە ئەمانە ئاوا ئەو کەسێک کە ڕاوەکە کە ئەیانگرێ بەس کە کەروێشکەکە دەرچوو یەکسەر ئەم قولاپە ئەلێرەوە
پەتەکەی لەکەنەوە ئەمان ڕاکەن بە دوایە ئەنی بەو شێوەیە ڕاوە. کاکە سامان سەلام عەلەیکوم. عليك السلام ورحمة الله وبركاته يا أخوة بخير. خوای کەورە خۆت و ئەسپەکانیش سەلامت کە. چاو ما چەکەم بخير. هیوایەتێکی زۆر خۆشە ئەسپ داریوە نییە؟ ئەوە گومانیت یانە بەڵێ. بەبزانم تۆش هەروەکو هیوایەت ئەماکەیت؟ گومانیت یانە ئەوە من هیوایەت هەر کەسێک کە لە دنیا لە ژیانە ئەژیت هیوایەتێکی شتێک نەبێت ناتوانێت سەرکەوتوو بی. ڕاستە. تۆ بەبزانم ئێستا چەند ئەسپت هەیە؟ بەڵا تقریبا من خۆم وەکو خۆم ئیسا یەک دانم هەیە ئێمە 4 براین حساوکە ئەوە من خۆم برا بچووکیانم کاکە حەمەخان کاکە عەتا کاک ڕەوف ئەوە هەرسێکیان بران من برا بچووکیانم لە شێختەویلە خولیامان ئەم ئەسپ سواریەیە بەنسبەت ئەم وڵاغداریش ئێمە هەر چوارەکەمان هەرسێکەکەمان تعلیمە دەین بێژگە لە کاعتا قەزەی تعلیمەکەیش من خۆم یەک وڵاغمەیە ئێستا ئەم ئەسپە ئیکامتانە؟ ئەم ئەسپایی کوڕێکی برادری خۆمانە لە سلێمانی هێنایەتی بۆ ڕایەنان. ئەمە ناوی هەیە؟ وڵای ئەمە ناوەکەی نەوەڵای پێنەوتم ناوی نییە بەس وەکو ڕەسەنێتەکە ئەمە لە ئەسپەکانی ما کاکتایرە بەموو. واتە بێگومان ئەمە ئەسپی کوردیە ڕەچەڵۆک و ڕەسەن و هەموو شتێکی کوردی. بەڵێ بەڵێ حتمن وای. تۆ پێم بڵێ ئەسپی کوردی بۆ تعلیم باشە ینی ئاسان تعلیمەدرێ؟ گومانیتیانە بڵێ ئێمە لای خۆمان زیاتر پەرەوە ئەسپی کوردی ئەدەین. باشە بەس من ئەیبینم ئەسپی نازانم ئێستا ئەسپە هین دیارە قەبە دیارە قەبە ئەسپی قەبە تۆزێک زەحمەت نییە بۆ تعلیم؟ نەخێر ئەوە ناوێتە پێوە بۆ تعلیمدانەکە بەڵام ئیتر وەکو شکل و شێوە ئەمە زیاتر ئەچێتە سەر کوردی ئێمەش پەرەوە کوردی ئەدەین حەزمان لە کوردی. ئێستا ئەمە وەکو ڕنگ چ ڕەنجەکە؟ ئەمە بۆرەی پێڵین خۆی تر بۆرە نەوعی بڵێن نەوعەکەی زۆرە لە سەرەتا کە ئەوێ لە دای جاری وایە ڕەشە دوایەوە وردە وردە بۆرەوێت و ئەگە دایک و باوکەکەی بۆرە بوو. یعنی ئەمە سەر شەر نییە بە نۆمایی یا بە جوانووی ئاوا مەسەرەن بۆ نمونە شکڵەکەی بەسەن بەز ڕەنگەکەی بەم شێوێ نە نەخێرەوە وە نۆمایی ئەمە شغلێتری هەیە هەتا ئەچێتە تەمەن و شکڵەکەی ئەگۆڵ. ماندوو نەبی خۆش بیت هیلاک بووی؟ بەڵێ. تۆ لە سوارێکی باش ئەی بێگومان وای. چۆن فێری ئەم جۆرە سواریە بووی؟ وەڵاتی هەر لە ڕێگەی باوانەوە. باشە ئەم ئەسپەی خۆتانە؟ بەڵێ. تۆ هەموو ڕۆژێ سواری ئەسپەکەی یا هەر کاتێ حەزت لێ؟ بەڵێ بەڵێ هەموو کار هەموو ڕۆژ. ئەم ئەسپە تعلیمە ئەگەر زۆر وریان نەبی و لەگەڵ ڕانەهاتبی ڕەنگە بەرت باتەوە نیە؟ بەڵێ. چونکە لە کاتی سوڕانەوە ئەوانەیە تۆ خافڵگیرەکە و ڕەنگە بەرت باتەوە وایە؟ بەڵێ. تۆ باش خۆتەگری لەسەر ئەسپ؟ بەڵێ بەڵێ. وەسێتت چییە بۆ ئەوەی کە سواری ئەسپە بێ ئەسپە بێ خۆڕەقکەی و بە زیینەکەەوە بنووسێ یاخۆ نەرم بی لەگەڵ یاری بکەیت لەگەڵ ئەسپەکە یان نەرم دەست خۆش بێ زۆر سپاس.
کاک حەمەخانجیان سەلام عەلیکم. عليكم السلام ورحمة الله وبركاته. ڕەنگی ئەسپەکەی تۆزێک ئاوە بەرەو قەزوانی ناچێت. بەڵێ ئەم ئەسپە خۆی لە پێشە کاتێک ئەگەبێ لە دایک ڕەشە. بەڵێ تر وردە ئەچێتە لای تەمەنۆ وردە باڵەکەوێ دوای سپیە بێ. کاک حەمەخان ئێوە بە چی ئەزانن کە ئەمە تەمەنی کەمە یا تەمەنی زۆرە؟ بەڵێ وەڵا ئەمە خۆی بەسەی دانیەکەی. هەنێ کەسێ مەسەر نۆمای بەرقابی خۆیەتی ئەزانیە. ئەتە بەس من ئێستا خۆمێکیان بچمە سەر ئەسپی ئەزان تەمەنی شەنێ. باشە. با من پرسیارەوە بکەم. جاری وایە شیلەی پێیە. وانە قۆی وازم 4 شیلەی پێ لە ئەسڵا. جاری وایە دوانیان نەکەوێ و مەسەلەن بوون من دوانیان نەمێنێ. ئەوە هەتا شیلەی پێیە ئەوە ئەزانی کە ئەو ئەسپە بەسەلەن گەنجە. تەمەنی زۆر نییە. هەتا شیلەکانی بمێنن. بەس دوای شیلەکان چۆن نەزانی؟ دوای شیلەکان خۆی ئەم ئەسپ دانی ئاوایە. دانی ئاوا وردە کە چوە لای تەمەنۆ دانی ڕاستە بێتەوە. کە چوە لای تەمەنۆ خۆی وەگەنجی سەر دانەکانی چاڵە. کە چوە لای تەمەنۆ سەر دانەکانی نامێ سافە بێت. کەواتە زۆر جار کە ئەسب یا هەر ئاژەڵێکی تر کە جۆی بۆ ناخورێ کە لە وەڕی باش بۆ ناخورێ بەهۆی ئەوەیە کە چاڵی دانی وردە کەمە بێتەوە دانەکانی ئەسوێن. واتە بەهۆی ئەو کونی دانانەوە کە لەسەرەوە چاڵن بەهۆی ئەوە شتەکە ئەکرمێنێ وایە؟ خۆی ئەسپ ماین کە چوە لای تەمەنۆ دانی پێشی ڕاستە بێتەوە. ترکە ڕاستەوە ناتوانێت لە شتەڵگرێ. ئەسپیشەیە خۆی ئەسپ لە کاکی لەکانی سافە. ئێوە نازانام تە چوو بەدەنگیانە بەس ساف ئەگەر ئەسپی وایە تیژە بێ سەمە کاکی لێ ئەسپە خۆم حالەن تیژ بووە نابێت تیژ بێ کۆستی دەهینی بکەیت ساف بکەیتەوە. دەست خۆش. ئەوە با بڵێن ئەم ئەسپانە هەر بە ئەوەی کە پێڵم بە نۆمایی یا با بڵێن بە جاشکی هینن ینی ئەسپی خۆتان بوون ئەم ینی لە ڕسەنی ماینی خۆتانن. خۆی ئەم ئەسپانە خۆم کڕیمەوە ئەسپە بەڵێ بەس دەزانم کامە دایکێتی و کام باوکێتی و ئەمە ئەگەر ئەسپێ بکڕین نەزانام دایک و باوکەی چیە نایکڕن. کەواتە مەرجە بۆ ئەوی کە بزانی ڕسەنی کامەیە ئەنجا بیکرد. ئەوە زۆر شەرتی ئەساس هەر ئەسپێ ڕسەناتی نەبێ ئەسپە مەرغوب نیە ئیسا ئەسپێ خۆ چاکیشە بەس چونکە ڕسەناتەکەی دیار نییە مەرغوب نییە لە بازارە. باشە چ جۆرە ئەسپێک بۆ تعلیم بۆ فێرکردن باشە و زوو فێرە بێ؟ باڵێ خۆی ئەسپی کوردی باشترین ئەسپە بۆ ڕاهێنان بۆ تعلیمدان. ئیتر ئەسپیش ڕسەناتە هەموو شتێ ڕسەناتە. ئیسا ئەسپی وایە باوکەی خراپە نۆماگەشی خراپ بۆ تعلیم. بەس ئەسپی وایە باوکەی فەقیرە نۆماگەشی کە سوارێکەکەی فەقیرە وە نای هەڵبەز دابەز ناکە زوو تعلیم وەرەگری. بە پرسیارە لە سواری بکەین مەسەن کەسێک سوار نییە فێری سواری ئەسب نییە چۆن فێری سواریە کرێ ینی بە چه ئەسپێ ینی گونجاوە یەکسەر بێتە سەر ئەم جۆرە ئەسپە و لە غاوی بدەیتە دەستێ و ئیتر ئەو ینی ڕەشمە بەر ببێ ئەو بڕوە گونجاو نییە ئێستا خۆی هەر کەسێک ویستی فێری سواری بێ پێش بەدەین پێڵێ دوای ئەوە سواری ئەسپێکی فەقیرەکەی ئەسپێکە لێوەی بڕوە نەکە سواری بێسە بڕوە بۆ ئەوەی ئەو کەسانەی خۆیان فێری سواریەکەن نابێکسە سواری ئەسپێکی تووڕە بوون. لەبەرەوە خوانەخواز ئەسپسی خەی لەسەر نییە ئەسپ کە هەڵی گردی ئەو باسانی کاک حەمەخان ئەسب هەندێکیان لە کاتی ڕۆشتنا قۆڕایانێت هەندێکی فیشکە فیشک ئەوە ئەو دیاردەیە چییە؟ وڵای قۆڕە خۆی هەر ئەسپەیە قۆڕی عینێ گونی تێ کە کاتی عرەقەکە هەنی ئەسپشەیە خۆی هەر پرمەیەک لە لوتیا هەیە دەرەچێ پرمەیەکەکە ئەنی ئەسپشەیە هەر لە هیلاکیە مەسەن فیشکەی کەمی تێ بەزەوە هەر هیلاکیە ئەوەش هەیە. بابزانام جەنابێت هەروەکو هیوایەت و حەز و خۆشیەکە یاخود دەشێ مەسەن بۆن منە لەگەڵ هیوایەت و خۆشیەکەی ئەسپ ڕاگریت و ڕەسەنی بخاتەوە و توزانم بیفرۆشیت و بیکڕیت و ئیتر ینی بێ بە جۆرێک لە ئاڵوێری. بەڵێ وەڵای من خۆم لە حەل لە مناڵی و حەزم لێ کرد حەل لە مناڵی و حەزم لێ کردووە و خۆشەویست بووە لە دڵما ئیتر مشکە ڕام کردووە ڕاستی بۆ خولای خۆم ڕام کردووە حەزم لێیەتی. باشە ئەوەی کە بڵێن تەویلە و شوێنان ئەو ئاغڵانە کە لێ ڕاگرن یاخود ئەو خانانەی کە ئەسپی لێ ڕاگرن ئەو ئەبێت تایبەتمەندەکانی چۆن بێت؟ وڵای خۆی خانی ئەسپە بێ تایبەتمەندی چاکی بێ لەبەرەوە ئاخۆری چاکی بۆ دانەی ئاخوڕی چاکی هەبێ ئەو شتانە خۆی
ئەبێ هەمووی خانی ئەسپ مەزبوط بێ هەموو ڕۆژە سەیری بکەی بەیانی یاڕن یۆڕە سەیریکەی چ عیلەتێک بۆ ئەسب زۆر خراپە ینی چ عیلەتێکی خۆ ئەسپیش بە خۆی تو ئەندازێک ناسکی هەیە ناسکە خۆی ئەسب لە کاتێکا کە تووشی نەخۆشیە بێ ئیسم کاتانە ساردە تۆ سواری پێک ئەوەسپ ئارەخەکە کەی هێنی تۆ جلی ناکەی جلی ناکەی ڕێک تووشی کۆکە بێ چڵمی پیاکە ئەو کاتە ئەسپە تەحملی نامێنێ نەخۆشەکەوێ پێوە دیارە باشە ئەوە پرسیارێکی جەوهری بوو ئەسپێک کە ڕمبازێنی پێ بکرێ غاری پێ بکرێ دوای ئارق بکاتەوە زیینەکەی لێ بکەیتەوە چۆن بتەوێ تەشەنوج نەکە چۆن بتەوێ مەسەرەن سەرمای نەبێ شێوازی با بڵێن وشکردنەوەی یاخود نۆرمالکردنەوەی ئەسب چییە؟ بەڵێ خۆی ئەم ئەسپە کە هاورتۆ لە سواری کە هاورتۆ لە سواری هەر مەسەرەن بە زیینەکەەوەی سەر قاچقلی ئاوی پیاکەی لەبەرەوە ئەسب ئەگەر بە هاورت و ئاوی نەکەی دە قاچقولیا خوێن دابەزێەوە ناوسمی دەستی سەقەتەوێ ئەمجا دوای ئەوە کە زیینەکە لێ کردووە ماسحەیەکی لێ دەی وشکێکەی تۆ کە وشکی کردووە ئەم جاجلی لەکەی دوای جلکردنەکە چارەکە 20 دقه ئەو ساکە دەسەر ئەکە دە ژوورەکەی خۆی لەبەرەوە لەسەر هیلایی کە کردە ژوور و یەکسەر خراپە وەسپە ئینەکە کاپێچەکە و نەخۆش. بەڵە خۆشەویستانەوەی کە بینیتان بەرنامەی ئاوەدانبەی ئەم جارەمان بوو لە ناحیەی شێختەویل تەمەناوە کەم کە جوانەکانی شێختەویل ئەو بەهارە سەوز و جوان و دڵ ئارامەی کە لە منتیقەی گەرمیان هەیە دڵی ئێوەی ئارام کردبێ بۆ هیوای کە بەرنامەی ئەم جارەمان بە دڵی ئەوەی خۆشەویست بێ و تەمەناکەین کە ئیشاڵڵا چێژ و خۆشیتان لە بەرنمەکە بینی بێ جایستا تانجەکەش بەرەڵاکەم ئەوە ئەلاساس تانجی ئاوها ئەیبەن بۆ ڕاو ئاوها ڕستیەکان یاخود با بڵێن هۆپەتێکتیەکەن بەس لە کاتی ڕاوەکە بەریەدەن تەبعاً ئاوا بەری نادەن ئەبێ لێرە و لێکەنەوە بەس من لەبەر ئەسپەکە